دکتۆر ئێوە بەشدار بوون جارە بەڵێیان نەخێ بەشدار بوون و ناڕزایەتی کە لە هەندێک ناوچەکرا دژی لابردنی یاخود دوورخستنەوەی مامۆستای ئاینی و ئەو گرژەیە کە دروست بوو بەشدار بوون بۆ بەشدار بوون بەڵێ لەبەرەوەی ئێمە لە وەزارەتی ئەوقافە بەداخەوەڵێم سیستەم بەدی ناکەین گەورەترین گرفتی وەزارەت کە پێویستی بەوەیە بەخۆیان بڕواتەوە ئەوەیە کە سیستەمێکی هەبێت تا مامۆستای ئاینی چاوی ڕوون بێت باسی حیزبایەتی مامۆستا ئەکرێت چ دام و دەستگایکی ئەم وڵاتە هەیە حیزب کاولی نەکردوێ بۆ تەنها باسی منبەر ئەکرێت من ئەمەوێ زیاتر لەسەر ئەو مەسەلە قسە بکەم باسی ڕەئی جەماوەر بکەم وەزارەتی ئەوقاف گڵۆپێ بۆ مزگەوت ناکڕێ ئەهلی مزگەوت ئەیکڕم کارەبای بۆ دابین ناکە کرێم وەلیدەکە ئەهلی مزگەوت ئەیدەن دیقەت ئەدەی هەرچی ئەرکە لەسەر شانی ئەو خەڵکەیە باشە ئەو خەڵکە ئازادیان نییە لە هەڵبژاردننی کەسێکە کە قسەیان بۆ بکە ئازادیان نییە لەوەی کە بتوانن کێ هەڵ ئەبژێرن و چی بەکێ ڕازی ئەبن ئایا مافی دەنگدانێکیان نییە باشە ئەو هەموو ئەرکە گەورەی کە ئەوانە ئەیکێشن لە وەزارەتی ئەوقافە کە وەزارەتی ئەوقاف بەداخەوە ئەڵێم هەتا ئەم دەقیقەیەش کە ئێستا ئێمەتیان من لە 16 ساڵیەوە مەلایەتیم کردو هەتا ساڵی 2009 من گڵۆپێکم نبینەوە لە وەزارەتی ئەوقافەوە بێتە ناو مزگەوتەکەم تەنها خەڵکی ڕەش و ڕووتی ناو مزگەوتەکەم بۆیان کڕیوم بۆیە پێویستە وەزارەتی ئەوقاف بەخۆیان بڕواتەوە مامۆستای ئاینی شەو ڕۆژی نییە مامۆستای ئاینی فەنیە لە مزگەوتە مامۆستای ئاینی کارەباچیە لە مزگەوتە مامۆستای ئاینی خادمە لە مزگەوتە شەو ڕۆژی نییە ئەی ئەو هۆکارانەی کە کاک مەریوان ئاماژەی پێدان مەسائلەی حیزبایەتی و سیاسی بە هیچ شێوازە من بڕوان پێ نییە من نمونەت عەرز کاک مەریوان هەندێک یان هەمووی هەندێکە هەندێک من بەڕاستی ئەو زۆر سێرم لێ ئەگەر مامۆستا بڵێ بڕوان بەوە نییە کە مامۆستا حیزبایەتی کردبێ بەدەیان مامۆستا لە ناو مزگەوتەکان و خۆی هەڵبژاردەوە بۆ انتخابات و سەر سیاسی و لە پەرلەمانەوە چۆن کاتی ئەوە بە وەڵامدانە بەڵام هەندێکیان تێبینتان لەسەر هەندێک بەڵێ ژمارێکی ێزگار من شتێکت عەرز بکەم ئێمە جارێکیان چوار مامۆستای بەڕێز ئێستا لەوە چێ گویان لە دەنگم بێ یان بمان بینن مامۆستا ڕەضا عەبدولکەریم شێخ ئارام ئەحمەد مامۆستا زانا حەمە ئەمین خۆم هەر چوارمان لابرابوون لە مزگەوتی حاجی عەبدوڵڵای حەمامچی دانیشتبوون لێرە لە گەڕەکی تەیراوای خۆشەویست ئەرێوتم کاکەرە تۆ لەسەر چی لابرایی وتی وەڵا باسی عەزەمەتی قورئانم کرد ئەی تۆ لەسەر چی لابراوی ئەمانە وتی وەڵا من باسی شەهیدانم کرد ئەی تۆ چی لەسەر چی لابراوی وتی وەڵا باسی خۆشەویستی نیشتیمانم کردووە وتیان ئەی تۆ لەسەر چی من وتم باسی مردنم کردووە شێخ ئارام زۆر سوحبەت چییە وتی باسی مردنە کرد وتی تەفسیری ئاەتی كل نفس ذائقة الموت کرد ئەرە وەڵا کردم وتی ئەمە معنایەکی سیاسی زۆر خەتەری لە پشتە یعنی هەچی کار بەدەستە ئەمرێ دەتۆ قسەیەکی سیاسی کردو ئەوێ بچیتە دەرەوە لە سیرتر لەمانە مامۆسایەکمانە و جەنابی دکتۆر دلێر علی ئەسەلۆسی گوێ لێم بهێشتا وتاری نایبوو دەرکرابوو ما ئەی تۆ وتار نایی قڕە بەسەر بەخوا تۆش مستحقی دەرکری ئێمە نازانین چی بڵێن